بەهۆی کێشەی لیستەکانی موچەوە زیاتر لە 352 ملیارد لە هەرێم بڕدراوە. وەزیرێکی عێراق چ داواکاریەک لەبارەی چارەسەرکردنی کێشەی موچە لە حکوومەتی هەرێم دەکات؟ سۆران عومەر ئەندامی لیژنەی ئابووری ئەنجومەنی نوێنەران ئەو کێشانەی ئاشکرا کرد کە لە لیستەکانی موچەی 4 مانگی ڕابردووی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا هەبووە. ڕوونیشی کردەوە کە بەهۆی ئەو کێشانەوە بڕی 352 ملیار و 475 ملیۆن دینار لە هەرێم بڕدراوە. لەم بارەیەوە ناوبراو ڕایگەیاندووە بەهۆی بوونی ناوی وەهمی و دووبارە و بندیوار لە لیستی موچەی مانگی تەمووز 68 ملیار و 16 ملیۆن دینار بردراوە. لە مانگی حوزەیران 103 ملیار و 887 ملیۆن دینار، لە مانگی ئایر 151 ملیار و 557 ملیۆن دینار و لە مانگی ئازاریش 28 ملیار و 871 ملیۆن دینار لە هەرێم بڕدراوە. هەر لەبارەی کێشەی موچەوە خالید شوانی وەزیری دادی عێراق ڕایگەیاند بە گوێرەی بڕیاری دادگای فیدراڵی پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێردرێت و موچە کێشەی سیاسی لەسەر نییە. ناوبراو گوتیشی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێنماییەکانی وەزارەتی دارایی عێراق خۆی ڕابهێنێت. خالید شوانی ئاماژەی بەوەش کرد بۆ ئەوەی کێشە بۆ موچە دروست نەبێت پێویستە هەرێمی کوردستان بەو ڕێ و شوێنە ئیداری و داراییەکانی وەزارەتی دارایی عێراقەوە پابەند بێت. جێی باسا حکوومەتی عێراق هەرێم بە هەبوونی گەندەڵی زۆر لە لیستی موچە تاوانبار دەکات. بەو هۆیشەوە ڕایگەیاندووە دابەشکردنی موچە دواکەوتووە. چاودێرانیش پێیان وایە بەغدا پێش ئەوەی پرۆسەی تەوتین دەست پێ بکات دەیەوێت لیستی موچە پاک بکاتەوە، بۆیە پرۆسەکە کاتی زیاتری پێویست بووە.